فریشتەخان فەرموو خوشکی من. الو بەڵێ فەرموو فریشتەخان. السلام عليكم مامۆستا. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. وسڵاوی خواتان لێبێ خوشکی من. سپاس دەکەم مامۆستا. خوای گەورە پاداش خێرت داتەوە هەم لە دنیا هەم لە قیامەت. لەگەڵ بەڕێز و ئازیزیشدا زۆر سپاس. بەڵێ مامۆستا ببوورە وەڵی سێ پرسیارمان هەبوو. پرسیار یەکەم فەرموو. بەڵێ مامۆستا پرسیار یەکەم سەبار بە زیکرەکانی ئێواران یاخود بەیانیان. یعنی مامۆستا کاتی کە زیکرەکان دەخوێنی هەندێک جار خوای گەورە دەڵێ 3 جارە یان 4 جارە یان 10 جارە ئایا مرۆڤ ئەگەر غەڵەت بکات نەک برێن بە ئەم قەس جارێ ئینسانە هەڵە دەکە ئەگەر کەمتر برێ یان زیاتر برێ ئایا هەمان پاداشت هەیە یاخود بەڵێ مامۆستا یان خوای گەورە دەرێ بەیانیان یان زۆربەی کات زیکرەکان دەرێ 100 جار بکە بۆ من سبحان الله یان حەمدولله. بەڵێ مامۆستا ئەگەر یعنی خوای گەورە زۆربەی کات دەرێ 100 جار بەرەم ئەگەر ئەتو ئایا زیاتر بکەیت خێر زیاترە یاخود یان هیچ حکومێتتری هەیە. بەسەر چاو جوانە پرسیارێکی جوانە بەسەر چاو قسەی لەسەر دەکەین ئینشاءالله. بەڵێ مامۆستا سەبار بە پرسیاری دووەمیشم بەڵێ مامۆستا دوعاکردن لە نانوێژدا لە کاتی سوزدەیە ئەگە هاتو دوعایەک نەبزانی بە عەرەبی بیکەیت بە کوردی بکەیت دروستە خوای گەورە قبوڵی دەکاتن؟ بەسەر چاوش پرسیارێکی جوانە بەسەر چاو قسەی لەسەر دەکەین. بەڵێ مامۆستا پرسیاری سێمیشم نازانم ڕێیەکی زۆر ینی خەڵک زۆر قسەی لەسەر دەکا. مامۆستا پرسیاری سێم سەبار بە تەڵقینی مردووە. زۆر کەسێ مامۆستا هەیە ئێستا هاتین درێ تەقییمدانی مردوو دروست نییە هەندێک چی دەڵێن دروستە ئەگە دروستە مامۆستا سەبارەت یعنی ئایا لە قورئاندا هاتووە یاخود لە ئەو هەموو سەحابە شەهید کرایەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی لەگەری بوونا ئایا هیچ کەسێکی تەڵقین داوە دەمێ ینی بە بەڵگەی ڕاستی لە بۆم ڕوون بکەیتەوە. بەسەر چاو قسەت دەکەم بەسەر چاو. بەڵێ مامۆستا سپاسی دەکەم خوای گەورە پاداشی خێرت داتەوە. خوا لە ڕاست بێ فریشتەخان خوشکی بەڕێزم خوا پاداش تۆ داشتە پرسیاری زۆر جوان بەسەر چاو. فریشتەخان فەرمووی زیکری بەیانیان و ئێواران ژمارەکە هەڵە دەکەین. پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری کردوون دەبێت دەجار بەیانیان لا إله إلا الله وحده لا شريك له 3 جار لەی بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. حتا بۆتان دەکرێت فریشتەخان خوشکی بەڕێزم تا بۆت دەکرێت ژمارەکان بە پەنجەکانی دەستت بژمێرە لێت تێک نەچێت نە زیادی بکە نەکەمی بکە. ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی بەیانیان 100 جار دەڵێی سبحان الله وبحمده تۆ مەیکە بە 102 جار مەیکە بە 101 جار مەیکە بە 99 جار. پێغەمبەر صلی الله علیه وسلم چەندی دیاری کرد تۆ ئەوەندە بکە لە بەیانیاندا بیکە بەڵام دەتوانی حتا نیوەڕۆی لە 2-3 جاریکەدا 1000 جاریکە بڵێ سبحان الله وبحمده. بەڵام مادام فەرمووی لە زیکری بەیانیاندا ئەم زیکرە 3 جار دەڵێی بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم كما دەژە هەراویەکان و هیچ شتێکی زیان بەخش کار لێ ناکە و زیانت پێ ناگەێنێ بە ئیزن و ڕەزامەندی خوای گەورە و دڵت بە حەدیسەکە قایم بێ بە پشتیوانی خوای گەورە مەیکە بە 4 جار مەشیکە بە 2 جار. پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند ژمارە دیاری کرد ئەوەندە. بەڵام ئەگەر لێت تێک چوو ئەوە خوای گەورە ئەوەندە بە ڕەحمە تۆ بە نێتی ناودڵی خۆت بە ئیزنی خوای گەورە خۆت تووشی وەسواسە مەکە. یەقینت هەبێت کە تەواو دوتووە کەم و زیادەکەی تۆ کەم تەرخەمی تێدا نەکردووە لێت زیاد و کەمەکە بەهۆی هەڵەوە بووە خوا لە هەموو هەڵەکانمان دەبورێ و دڵنیا بە ئەجری تەواوت بۆ دەنووسێ لە خۆتی مەکە بە وەسواسە. بەڵام دڵنیا بن پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند ژمارەی دیاری کرد بێ زیاد و کەمی لێ مەکەن. دوعاکردن لە سوزدەدا بە کوردی دوعاکردن لە کاتی سوزدەیە زۆر قبوڵە. بەڵام دوعاکردن مەبەست ئەوە نیە هەر بە قسە دەری بڕی سەر خە سەر سوزدە لە نیەتی ناودڵ تا دوعا بکە. پێویست ناکە بە کوردی پاڕێەوە بە عەرەبی پاڕێەوە. ئەوەی دوعاانی کۆمەڵی دوعا هەن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموونی ئەوانت ئەگە بۆ کرا باشە. ئەوەی تری بە بێدەنگی لە ناخی دڵتا خوای گەورە نیەتی ناو دڵەکەت دەبیستێ لە نیەتی ناو دڵتدا چۆ سەر سوزدە چی داوایەکت هەیە لە حزوری خوادا بیکە. پێویست ناکە بە کوردی خوای گیان ئەوم لە تۆ دەوێ ئەوم لە تۆ دەوێ ئەوم لە تۆ دەوێ هەر بەس لە نیەتی ناو دڵتا بیانڵێ خوای گەورە ئاگادارە پێی. ئەی غیری ئەوەی کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی فەرموونی لە حەدیثە هاتووە ئەوانە بە عەرەبی بخوێنە ئەوەی تری پێویست ناکە نە بە کوردی نە بە ئینگلیزی نە بە فارسی بیانڵێ بەس لە نیەتی ناو دڵتا دوعاکان بخوێنە و عەجزی بارەکەی خوایان کە خوای گەورە عەلیم بذات الصدور ئەوەی لە سینەتدا و لە دڵتا دێ خوا هەمووی دەبیستێ و هەمووی دەبینێ. تەڵقینی مردوو دروستەیان نا چەند حەدیثێکان وەکو لە تاج الأصولی شا هەیە کە حەدیثەکان پلەکەیان لاوازە بەڵام چەند حەدیثێکی زۆرن واتە ئەو کۆمەڵە لاوازەی یەکتر بەهێز دەکەن.
بۆیە ئەو مامۆستا بەڕێزانی کە لە قەدیمەوە تەڵقینی مردویان دەکرد بەڵگەیان ئەو فەرمودانەیە کە پلەی فەرمودەکان ناگاتە صحیح ناگاتە حەسن بەڵام چەند حەدیثێکی ضعیف یەکتر بە قووەت دەکەن واتە ڕخنەیان لێ ناگیرێ و حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتێکە هەر سەحابەیەک وفاتی کردبێ لە ژیانی مبارەکیدا کە چۆتە سەر قەبران فەرموویەتی براکەتان بەجێمە هێڵن ئێستا دوعای خێری بۆ بکەن چونکە ئێستا پرسیاری ناوگۆڕی لێ دەکرێت ئەمە حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە ئەو کەسانی کە لەسەر قەبرانن ئەمە تەڵقینیش هەر ئەوەیە تەڵقینیش هەر دوعای خێرە یا ڕەبی خوا ئەم برایەمان ئەم خوشکەمان زمانی پارا و کەی لەسەر وەڵامی فریشتەکان کە دەڵێن پەروەردگارت چێە پێغەمبەرت چێە ئاینت چییە قورئان کەلامەکەی خوا برایان و خوشکانت خوایە وەڵامی بۆ ئاسانکەی واتە ئەم حەدیثەیان صحیحە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دوعا بکەن بۆ ئەم مردووە چونکە ئێستا پرسیاری لێ دەکرێت تەڵقینیش هەر ئەوەیە ئەگە مامۆستایەکی بەڕێز تەڵقینی کرد حەدیثەکان ضعیفن بەڵام چەند حەدیثێکی ضعیف یەکتر بەهێز دەکەن تەڵقین شەرعیە و دروستە و هەمووشی دوعای خێرە دوعا خێرەکانیش کە ئاماژەم پێکرد حەدیثی صحیحی پێغەمبەریان لەسەر صلی الله عليه وسلم